زیاتر لەسەرم بابەتانە قسە دەکەم میوانێکم لەگەڵە لە سلێمانیەوە بەڕێز نەوزاد باجگر شارەزای کاروباری ئێران و شارەزای سیاسی. بەڕێز نەوزاد سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە نوێترین پێشاتەکانی ناوخۆی ئێرانەوە دەست پێ دەکەم بە هەڵبژاردننی موجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی بەڕێبەری نوێی ئێران. ئەمە کاردانەوەیکی زۆری دروست کردووە. دۆناڵد ترامپ وتی بەدڵم نییە ئەم هەڵبژاردنە، بەڵام با چاوەڕێ بکەین بزانین چی دەبێت. پێت وایە چی دەبێت؟ زۆر سپاس خانم، من ناوم نەوزاد نییە، ناوم ئەنوەرە، بازگریش نیم، بازگرم. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیا ئەو هەڵبژاردنەی دوێنێ شەو یا ئەم شەوی ڕابردوو لەلایەن ئێرانەوە ڕاگەیاندرا کە مستەبای خامنەیی شوێنی خامنەیی گرتوێتەوە وەکو ڕابەری کۆماری ئیسلامی ئێران. پێم وانییە بۆ ئەمریکا شۆکێک بوو بێ و لە هەمان کاتە کۆماری ئیسلامی ئێران لە ناوخۆیان کاندیدێکی بەهێزتری نەبوو بۆ کاندیداتۆرکردنی ڕابەر و بە دەلیلی نەکەرەوەی کە مستەبا کوڕی خامنەئی بوو و مختەرەح بوو بۆ ئەو کارە، بەڵکو بە حکمی ئەو پێگە و هەژمونە سیاسیی کە هەیەی و لە ئێستاە ئەوەندەی کە عسکەر و هێزە سەربازیەکان دەور و نەخشیانە بێ، کەسایەتیە دینیەکان و ئیدۆلۆژیا کەم ڕەنگتر بۆتەوە. بەو دەلیلەی مستەبا لە دەورانی شەڕی عێراق ئێرانە کە سەرپەرشتی کەتیبەیەکی یەکرد بە ناوی حەبیب و بەشێکی زۆر لە هاوڕێکانی و نزیکەکانی لەم کەتیبەیە گیان بۆ لە دوای شەڕی عێراق ئێران ئەوانە هەمووی دەسەڵاتی گەورەیان وەرگر لە ناو سوپای پاسداران، لەبەرەوە هەژمون و هێمنەی خۆی سەرەتا لە ناو سوپای پاسداران بەهێز کرد وە کە ئێستا کە قسەکەری یەکەم سوپای پاسدارانە لە ناو ئەو ئاڵوگۆڕانە و بارودۆخە سیاسیەکە لە ئێرانە پێکاتوە، لەبەرەوە ئەوان ڕاستەوخۆ تەییدیان کرد. ئەوە یەک. دووهەم ئەنجومەنی خوبرەکانیش پێم وایە کە تەشکیلەکەی ئاوایە بەشێکی زۆری کاتی خۆی ڕابەردایناوە و کەسانی ئاینین پێیان وا بووە کە بۆ پاراستنی بارودۆخی ئێستای ئێران کەسێکی لەو دڵسۆستر نابینەوە کە بە حکمی ئەوی کوڕی ڕابەرە و لە هەمان کاتە مستەبا خامنەئی ئیمکاناتێکی اقتصادی زەبەلاحی گەورەی هەیە، چ لە ناو ئێران و سوپای پاسداران چ لە دەرەوەی ئەوانە هەمووی فاکت بوون بۆ ئەوە. بەڵام قسەکەوەیە کە بە قسەی دۆناڵد ترامپ ئەوان مستەبای خامنەئی خوازیاری ئەوان نییە یا کاندیدی ئەوان نییە، بەڵام ئەوان ئەڵێن کە پێویست ناکە ئەوە کاندیدی خەڵکی ئێرانە، کاندیدی نوێنەری گەلی ئێرانە. لە حقیقەتیش ئەوەی کە ڕووی داوە تەحسیل حاصڵە، ئەتوانی دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکیانەوەیە کە ڕەنگە ئەگەر ئێرانیەکان بیانەوە سازش بکەن ئەبێ کەسێکی وەکو مستەبا بڕیاردا بە حکمی ئەو پێگە و هەژمونەی کە باسم کرد، ئەگەر قرار بێ سازش بکە و ئەگەر قرار بێ شەڕیش بکە مەسجێک بێ، ڕەنگە هەر ئەو بتوانێت ئەو ڕۆڵ و دەورە نەخشە ببینێ. بە تایبەتی هۆکارە ئەساسیەکەی ئەوەیە کە تەحەکومی گەورەی بەسەر سوپای پاسدارانە هەیە و سوپای پاسداران ئێستا لەم شەڕانەیە و عەسکەریەکان و سەربازەکان ڕۆڵ و دەور و نەخشیانەیە، بۆیە ئەم کراوەتەکان دیت. بەڵێ کاکەنوەر، سەرەتا داوای لێبوردنەکەم جەنابەت چەندین جاربەیەکەوە لێرە و توێژمان کردووە میوانێکی دیکەمان هەبوو بەناوی کاک نەوزاد بڕیار بوو لەگەڵمان بەشدار بێت، بەڵام وەمزانی جەنابیانە لەگەڵ ئێوە ئەم توێژە درێژە پێدەدەم. بەڕێز ئەنوەر بازگر شارەزای کاروباری ئێران و شارەزای سیاسی لە سلێمانیەوە، دیارەکە شیکردنەوەیکی باشت کرد سەبارەت بە هەڵبژاردننی موجتەبا خامنەی، بەڵام ئایا بۆشایی دەسەڵات وای کرد لە ئێران کە بەپەلە موجتەبای خامنەی هەڵبژێردرێت لە کاتێکدا گوشارێکی توندی ئەمریکا لەسەر ئێران هەبوو، ترس لە داڕمانێک لە نێو سیستمی سیاسی ئێراندا هەبوو کە ئەم بڕیارەیاندا یان ئێران بێمنەتانە ئەم یاریە گەورەی لەگەڵ ئەمریکا دەست پێ کرد کە بەبێ گەڕانەوە بۆ شەرت و مەرجەکانی ئەمریکا ڕێبەرێک هەڵبژێرێت کە بەدڵی خۆی بێت؟ خۆی لە ڕاستیە ئێران لە بارودۆخێکی زۆر قورسایە. یەکێکیانەوەیە کەەوەی جەناب دقیقە، ینی ئێرانیەکان هەمیشە ترسی ئەویان هەیە کودەتایەک ڕووبە لە ناوخۆیانە و پێم وایە واشنتۆنیش زۆر چاوی لەسەر ئەمە هەیە، لەسەر ئەم فاکتە هەیە. بە تایبەتی پێشتر خەریکی کارێکی ئاوا بوون لە شەڕی 12 ڕۆژە و دوای ئەوەش هەندێک لە میدیاکانی ئیسرائیل باسی ئەوەیان کرد
دانیشتێک هەبووە لە نێوان باڵی ڕیفۆرمیستەکان ینی ڕوحانی و خاتەمی و جەواد زەریف و بە ئیزافی گوایە لاریجانیشی تیا بووە کە هەوڵدەن لە ڕێگای سوپای پازارانەوە کودەتایە بکەن ئێران لەو بارودۆخە دەرباسکەن گوایە دوایی لاریجانی کارەکەی فەشەل پێهێناوە بە ڕابەری وتووە هەر بۆیە لاریجانی ئێستا دەور و نەخشێکی زۆری هەیە لە سیاسەتی تازای ئێران لەبەرەوە هەمیشە یعنی ئێستا دیقەت بە جگە لەوانەیە کە لە 2009 ڕیفۆرمیستەکان دەستگیر کراون چ موسەوی و چکە ڕووبی و بە دوای ئەوانش هەموو ئەوانەی بۆن و مەیلی ڕیفۆرمیست خوازیان لێ هات مثلەن چ ڕوحانی چ خاتەمی چ جەواز زەریف و تەنانەت ئێستا باز لەوەکرێت کە تقریبان سەعیدی جەلیلیش کە کاندیداتۆری ئەمجارەی بەرامبەر پزیشکیان بوو ئەویش لە پاڵیانەیە و هەژمون و هەیمنەی هەیە لە ناو سوپای پازارانە ئەوە حاڵەتێکی واردە کە ئەمریکا و ئیسرائیلکاری لەسەرەکەن بۆ ئەگەری کودەتایەکی سپیا دەسەڵاتگرتنە دەست بۆ و ڕەنگە ئەمریکاش بەم حاڵەتە ڕازی بێ بەڵام قسەکە ئەوەیە ئێستا ئەمریکا بەم حاڵ بارودۆخی ئێستا ڕازی نییە و تا دێش خۆشتان نەزانن گژیەکان زۆر زیادی کردووە و ئەمڕۆ ترەمپیش ئەڵێ ناتوانێت زۆر حکوم بکە یعنی قسەکەی ئەوەیە کە ئەو سیناریوانەی ئەوان هەیەە لەگەڵ حەماس مەسەلەن یەک لە دوای یەک سەرۆکانیان کوشتن لەگەڵ حیزب الله لە شوێنی تر ئەوێن ئەمانە دووبارە بکەنەوە وە قسەکەش ئەوەیە ئەگەر ئەمە ڕوونەدا و ئێران سازش نەکە یا بە مەرجەکانی ئەمریکا ڕاڕی نەبێ ئێستا دیقەت بە لە ماوەی 24 ساعتی داهاتوە ئاڵوگۆڕی زۆر خێرا ڕوویدا یعنی تورکیا بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ بۆردۆمان کراوم و هێزی بردۆتە قوبڕس لە پاڵ ناتۆ و لە هەمان کاتە کەشتیگەلەکانی داراگۆنی بەریتانی و شارڵدیگۆڕی فەڕەنسی و ئەڵمانی و بەریتانی و ئیسپانی و هۆڵندی و یۆنانی هاتوونە سنوورەکانی قوبرس هەندێک چەپیان وایە ئایا ئەوە بۆ جوڵەی هێزی زەمینیە یان ئەوەیە کە بۆ ئیستیعرازێکی عەسکەریە کە لە کاتێکا بەڕاستی ئەو کۆکردنەوەی ئەو هەموو هێزە پێناچێت بۆ ئێستاعراجیش پێویستە لەچی بریتە لەوەی کە پێچێت لە 48 ساعتی داهاتوە هێرشەکان تونتر ببنەوە لەسەر ئێران بە دەلیلی هاتنی فڕۆکە هەڵگیری بە هێزی B1 B2 B52 کە ئەوانە زۆرترە بێکارکەن لەسەر چی لەسەر شکاندنی بنکە ئەسکەریەکان کە لە ناو شاخەکانن بەتابەتی چ بنکە ئەتۆمیەکان چ بنکە بالیستی سەکۆکانی موشک هەڵدان باشە بەڕێزەنوەر پێت وایە ئێران دواتر چه سیاستێک دەگرێتە بەر بە ڕێبەرایەتی موجتەبا خامنەی لەبەرەوەی عەلی خامنەی خۆی بە باڵی محافزەکار و کۆنسەرواتیڤی نێو ئێران ناسرا بوو هەندێک ڕەخنەشی لە دەگیرا کە سازش بۆ وڵاتان ناکات بۆیە ئەم گوشارانە گوشارە ئابوووریەکان لە ماوەی ڕابردوودا لەسەری بەردەوامە پێت وایە موجتەبا هەمان ڕێچکەی باوکی دەگرێتە بەر بۆیە ئەو یاندانا کە بڵێن بە ئەمریکا ئێمە سازش لەسەر هیچ مەرجێکی ئەمریکا و هیچ مافێکی خۆمان ناکەین ئەگەر ئەمە ڕووبدات هەڵوێست و سیاسەتی ئەمریکا هەر ئەمە دەبێت کە بەرامبەر بە عەلی خامنەی هەبوو بەرامبەر بە کوڕەکەشی هەر بەم شێوازە تون دەبن زانی خانم بام بە جەنابەت بڵێم یعنی خۆرهەڵاتی ناوەڕاستی ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاستی پێش 7 ئۆکتۆبەر نییە پێش 8 دیسەمبەری ڕوخانی بەشار ئەسەد نییە پێش شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل نییە یعنی خۆرهەڵاتی ناوەڕاست ئێستا خۆرهەڵاتێکی ناوەڕاستی پۆست 7 ئۆکتۆبەرە بە واتایەکی تر ئێستا ئێرانی پێش 28 شوبات نییە ئێرانی دوای 28 شوباتە یعنی ئاڵگۆڕی گەورە بەسەر ڕووداوەکانە هاتووە و هاوپەیمانەیەکی خەریکە گەورەی نێودەوڵەتی دروزە بێ بەڵام قسەکەوەیە ئەو پرسیارەی جەنابەت هەردوو لە سیاست و لەم بارودۆخی ئێستا هەردووکی واردە یعنی ئەگەر قەرار بێ ڕێکەوتن و سازش و نزیکبوونەوە هەبێ باشترین کەس مستەبایە بەو هەژمون و هەیمنەی کە هەیەی لە ناو سوپای پازاران و لە ناو ڕوحانیەکان و لە ناو ئەنجومەنی خوبرەکان و لە ناو ئەنجومەنی مەجلیسی قەومیش لای لاریجانی و لای تەنانەت قالیبافی سەرۆکی پەرلەمان و وەحیدی ئێستا ئەو کارکتەرانی کە هەن وەحیدیە قالیبافە لاریجانیە و ئەمانە ڕەمزە هێزەکانی ئێستای ئێران بۆی ئەمانە هەمووی پەیوەندی باشیان لەگە مستەبایە قسەکەوەی ئەگەر مستەبا بیەوێ دانووسان و سازش بکە و بە مەرجەکانی ئێران ڕازی بێ و بیەوێ لانی کەم بە مفاوەزاتێک لێ بێتە دەرەوە ئەوە بە نەزەری من مستەبا ڕەنگە کارکتەرێکی بەهێزە لەوە ئەتوانێت دەور و نەخش ببینێ و خۆشی بمێنێتەوە ئەگەر ئەمریکەکان قبول بێن حاڵەتی دووهەمی کە زۆرتر واردە ئەوەیە کە جەنابە دێڵێ ئەو ئەوێ هەژمون
نمونە و هەیمەنی هەم ڕوحانی و تەقدیسی دینی و جێگە و پێگەی باوکی کە لەم بردومانانەیە کوژراوە و هەم دەست بە پرەنسیپەکانی دروستبوونی کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتی فەقیه و حەوزەی قم و ئەوانەوە بگرێ و لەلایەکی تریشەوە دەست بگرێ بەسەر هێزە پرۆکسیەکانی خۆیان لە لوبنان و لە عێراق و لە یەمەن و ئەوانە. لە هەر حاڵدا ئەگەر هەر کارێک بیانەوە بیکەن، هەر کارێک بیانە ئێرانیەکان بیکەن، ئەگە درێژەدان بە شەڕ بێ مستەبا باشە ئەتوانێ ئەو کارەیان بۆ بکە و ئەگەر سازشیش بێ ڕەنگە مستەبا باشە هێز و ئیمکانات و قووەتی توانێ هەموو لایەنەکان بە قەناعەت بگەێنێ. بۆیە لە هەر حاڵدا ئەوەی کە قسەی ئەخیرەکە لەم بابەتە یەکەم و ئەخیرەکە ئەمریکایە، هەرچەندە ئیسرائیل پێی خۆش نییە مستەبا هاتووە بمێنێتەوە سازشی لەسەر بکرێت. ئیسرائیل پێی وایە بێ ئەم جەنگە بە کۆتایی هاتنی هیلالی شیعی و مەترسیەکان لە ناوچەکەیە کۆتایی پێبێ. ئەم شەڕانەی کە ئێستا دەستی پێکردووە خانم لە ئەگەر چەنە لە قازانجی ئەمریکای دە بەرابەر لە قازانجی ئیسرائیلە، بۆچی هێشتا پێی وایە مەترسیەکان کۆتایی نهاتون و ئەمەی کە ئیسرائیل لە ساڵی 1948ەوە چاوەڕێیەکە هەر 10 ساڵ جارێک هێز عەرەبیەکان پەلاماریان داوە و هەموو کاتێک شاخەکەکانیان لەدەستداوە. ئێستا ئەوێ لە دوای 7 ئۆکتۆبرەوە هەژمون و هەیمەنەی هیلالی شیعی تێک بشکێنێ و مەترسیەکانی لەسەر لابێڕن. بۆیە ئیسرائیل لەگەڵ شەڕی بەردەوام و هێرشی بەردەوام و پارچە پارچەکردنی ئێرانە، بەڵام بە پێچەوانەوە ئەمریکا خۆیان نەڵێن ئەبێ ئێران تەسلیم بێ بە مەرجەکانی ئێمە. یعنی چی؟ پرۆژه ئەتۆمیەکەی و ئێرانەوە پیتێنراوە تەسلیم کە سەکۆ موشکەکانی لە ناو بەرێ و دوای ئەوە ئەو هێزە پرۆکسیەکان زەعیفکە و دەخالت نەکە و دوای ئەوە بێسازشکە و ئەوەی ئەمریکا چیە. بەڵام لە هەموو گرنگترەوەیەکە ئەمریکا چاوی لە نەوتی ئێرانە، بە تایبەتی دوێنێ ئەمریکەکان ئەڵێن بە داگیرکردنی نەوتی ئێران ئێمە 130 نەوتی جیهان کۆنتترۆلەکەین، یعنی 800 ملیار بەرمیل نەوتی ڤەنزوێلا و ئێران کۆنتترۆلەکەن. ئەمەش بۆ ئەمریکا زۆر دەستکەوتێکی گەورەیە. باشە بەڕێزەنوەر، ئاماژەت بە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر کردوتت ئیتر ئەو هەیمەنەیە نامێنێت کە گروپەکان و پرۆکسیەکانی سەر بە ئێران پێشووتر هەیەان بوو لە ناوچەکەدا بە کۆتایی پێهاتن یا بە ئامانجگەیشتنی ئەم پرۆسەیە کە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکردەوە. بەڵام ئێستا ئەو هەرو گروپانە بۆ نمونە حیزبوڵا بەرەیەکی دژ بە ئیسرائیل کردوتەوە. ئەو گروپە چەکدارەکانی وەکو بەرەی مقاومە ئیسلامی لە ناو خاکی عێراق هێرش و پەلاماری شوێنە جیاوازەکان بە تایبەتی هەرێمی کوردستان دەدەن. لە لایەکی دیکەوە ئەنساروڵای یەمەنە، حیزبەکانی دیکەی وەکو حوسیەکانی یەمەنە، بڵین ڕێکخراوەکانی دیکەیە، ئەڵێن ئێمە ئێران داوای لێ نەکردوین بەڵام دەینە ناو بازنەی شەڕەکەوە. ئەمانە خەریکن دوا هەوڵەکانی خۆیان، دوا پەلەقاژەکانی خۆیان دەدەن. بەڵێ ڕاستە، بەڵام ینی ئەوەی کە تۆی لێ ڕاستە ئەم گروپانە ئەم پرۆکسی ئێرانەیە لە لوبنان، لە یەمەن، لە عێراق و ئەوانە. تۆ دیقەت بە لە سووریا تاو کۆتاییان پێهاتووە ئەم گروپە پرۆکسیانە و لە لایەکی تریشە ئەو حیزبوڵڵاهی کە ئەخیر هەوڵی خۆیەتی یەکێکیان لەلایەکەوە ئەوەیە حیزبوڵڵاهی سەردەمی نەسڕوڵڵاه ئەم حیزبوڵڵاهە نییە. دووهەم هیچ ئیمکاناتێک و جبەخانەیەکی داهاتووی پێناگا، یەکەم لەبەرەوەی کە ئەو هیلالی شیعی کە لە کرماشانەوە بە دیالەیە ئەڕۆی ئەچوە سووریا و سووریا ئیمداداتی ئەنار بۆ حیزبوڵڵاه ئەوە نەماوە. بەڵام لەگەڵ ئەوەیە ئێشتا حیزبوڵڵاه و شیعەکان هەژمونێکی دینی ئەویان هەیە، بەڵام هەرگیز وەکو پێشنین و وەکو پێشینین و هەرگیز ئەو مەترسیانەی داهاتوو لەسەر ئیسرائیل دروست ناکەن و لە داهاتووە ئیسرائیل زۆرتر دێتە خاکی لوبنانەوە و ئەو ڕێکەوتنێکی هەیەە لە هەرێمی لیتانی لە نابێتەوە تێپەڕن. حکوومەتی سووریا ئێستا دۆش داماوە، ناتوانێت یعنی ئەبێ حکوومەتی لوبنان بە تەواوی خۆی حەلکا نەیەڵێ ئەم هێزانە ئەم مەترسیانە دروستکەن. بەڵام بەهەرحاڵ حیزبوڵڵاهی ئێستا حیزبوڵڵاهێک نییە کە سەردەمی پێشوو هەڕەشەی جددی بوو لەسەر ئیسرائیل. دووهەم هەرچی سەبارەت بە حوسیەکانە ئەو هێزانەی کە ئێستا لە قوبروسن بەشێکیشی پەیوەندی بەو ململانیانەوە هەیە، بە تایبەتی کە ئێستا یەمەن بەشێکی لەلایەن سعودیەوە بەڕێوە برێ، بەشێکی لەلایەن ئیمارات و ئیسرائیلەوە بەڕێوە برێ و چوونی هێزەکانی ئیسرائیل بۆ سۆمالیلاند و بوونی هێزەکانی ئیمارات لەو منتقەیە دەلالەتە لەوەی کە دوای دێنە پای حوسیەکان و وەیەکێک لە ئامانجەکانیشان لێدانی عەبدولمەلیکە بەڕاستی وەکو ڕەمزی حەرەکەتەکە. بۆیە یعنی
دوایین ڕۆژەکانی ئێران شەڕەکانی ئێران ئەوە دەست نیشانەکە ئەگەر قسەکە لەسەرەوەیە بە سازش گەیشتن و یەکێ لە مەرجەکان دەسەڵگرتنی ئێرانە لە پشتیوانی و هێزە پرۆکسی ئێرانیەکان ئەوانە ئەوە ئەبێ مەسەلەن چەک بکرێن و دەسەڵاتی ڕسمی بگەڕێتەوە مەسەلەن لە یەمەن ئەبێ دەسەڵاتی عەبدڕەبە مەنسوور هادی سعودیە پشتیوانی لێکا و هێزی حەقیقین و وەکاتی خۆشی ڕێکەوتنی حەزمیان هەبووە حرەکەی یعنی عاسفی حەزمیان هەبووە دەسەڵات بگەڕێتەوە دەست یەمەن و ئەو کاتە سعودیش لە مەترسی حوسیەکان نەجاتیە بێ ئەو لە عێراقیش ئەو خۆتانە بینن کە ڤیتۆ لەسەر مالیکی دانراوە و چاوەڕێ ئەمن کە ئاڵوەڕەکانی ئێران چی بەسەرێ ئۆتۆماتیکی بارودۆخی حەشدی شعبی لە عێراقا بەرەو بووکانەوە ئاچێ و ئەگەری سەر لە نوێی گەڕانەوەی سونە وەکۆی کە لە سووریا هەیەەوە پاشە یعنی قسەکە زانی چێخانم قسەکەوەیە لە دوای حوتی ئۆکتۆبرەوە هەم هیلالی شیعی تێکشکێنراوە هەم هیلالی شیعی تێکشکێنراوە کە یەکێک بوو لە هەرە کۆریدۆرە گرنگەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست ئێستا کۆریدۆری گەورەتری ئەوەی کە ناوی زەنگەزورە ئەوەی کە ناوی کۆریدۆری ئاوریشمە ئەو ناوی کۆریدۆری وەبەرهێنانی نێوان تورکیا و عێراق هەموو ئەوانە شوێنی یەکرێتەوە لە قسەکەوەیە کە لە دوای حوتی ئۆکتۆبرەوە هەم هیلالی شیعی تێکشکێنراوە و هەم ئەم پێزە پرۆکسی ئێرانیانە کە مەترسین لەسەر بە تایبەتی ئیسرائیل و بارودۆخی ئەمنێتی منتیقەکە ئەبێتەوە و سفر بکرێنەوە قسەکە بەڕاستی پەیوەندی هەیە بە داهاتووی چەند ڕۆژی زۆر باشە بەڕێز ئەنوەر هەرستا کە ما قساکەین کەمێک بەر لە ئێستا حکوومەتی تورکیا کۆبووەتەوە هاوکات لەبەر ئەو هێرشانی کە کراوەتە سەرخاکی تورکیا کەمێک بەر لە ئێستا لە پارێزگای غازیانتاب لە دیلۆک درۆنێک خراوەتە خوارەوە توند بەرامبەر بە ئێران وەستاوەتەوە تورکیا و توێتی ئێمە وەڵامی توندی ئەم کەسانە دەدەینەوە ئێرانیشی تۆمەتبار کردەوە لە لایەکی دیکەوە لە قوبرس لە ئازربایجان ئەم هێرشانە کراوە پێت وایە وڵاتێکی دراوسەی ئێران وەکو تورکیا کە هاوپەیمانی تورکیا بووە و هاوکات ئەندامی ناتۆیە ئەم دەرفەتانە چۆن بەکاردێنێت ئایا لەژێر گوشاری ئەمریکادایە بۆیە بەرامبەر بە ئێرانە و دەتوندە یان نا ئەوێت ئەم ئاڵۆزیانە بۆ پەرەپێدانی هەژمونی خۆی لە ناوچەکە بۆ نمونە لە عێراق لە سووریا لەو شوێنانی کە ئامانجێتی لە داهاتوودا بقۆزێتەوە لە ڕاستیا تورکیا مخالفی ئەو پەلامار و هێرشانەی ئیسرائیل و ئەمریکا بوو بۆ سەر ئێران لە ڕابردوو لە سەرەتای جەنگەکەوە بەڵام ئێستا وا دیارە چەند خۆی بۆچیش مخالف بوو فاکتێکی گرنگی مخالفبوونی تورکیا لەگەڵ ئەوەی کە مخالفی ڕوخانی ئێران بوو یەکیان مەسەلەی کوردە لە 72 سەعاتی ڕابردوو تورکەکان بە تایبەتی هاکان فیدان بە جددی هاتۆتە سەرخەت لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئیسرائیلەکان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی کە نابێ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوشێوەی ڕۆژئاوای کوردستان پێگە و موقعیەتی هەبێ و نابێ هێزە کوردیەکان داخل بکرێن لە ڕێگای هەرێمی کوردستانەوە یا هەر شوێنێکی ترەوە ئەوە مەترسیە بێ لەسەر داهاتووی تورکیا چکە ئەوان ئەڵێن ئەزمموی باشووری کوردستان بە سنوورەکان ماڵەوە لە دەستمان دەرچوو و هەموو سازشیشیان کرد بۆ ئیسرائیلەکان لە باشووری لوبنان لە قونەیتەرە و سوێدا و درعا بۆەوەی کە چی بکەن ئەحمەشەر ڕازیکەن ئیسرائیل بێتە بەڵام بە شەرتێک هەسەدە و هێزە کوردیەکان تێک بشکێنن کە بەشێک لە ئەجێنداکەیان جێبەجێ بوو ئێستا قسەکە لەسەر ئێستا تورکیا لەبەردەم دووسێ مەترسی گەورەیە لە بارودۆخی ئێران یەکێکیان ئەوە بوونی کوردەکانە کە تەحسیل حاصلە دادهاتوێت ئاڵوگۆڕێک لە ئێران ئەوان موقعیت و پێگەیان هەیە بە حکمی هەژمونی کۆمەڵایەتی و پێگەڕیشەی کۆمەڵایەتی و هێزێکی سەرزەمینی واقعی ئەم هێزانە بە تایبەتی کۆمەڵە و دیموکرات و پژاک ئەمە لە لایەکی تریشەوە ئەو مەترسی هەیە لە بوونی ئازەریەکان لە سنوورەکانی کە مەسەلەن تووشی شەڕێکی ناوخۆیی بن بۆیە ئێستا دیارەکە وا پێچێ گرنتێکی وەرگربێ کە ئەگەری ڕوخانی ئێران بوو یا دابشکردن بوو ئەو بتوانێت بەهانای تورکە ئازاریەکانەوە بچێت کە نزیکەی 5 ملیۆن کەس لەو سنوورانە ئەژین و منتقەیەکی استراتیژیە بەڵام لەوانە گرنگتر ئێستا ئەمڕۆ تورکیا نزیکەی 6 فڕۆکەی F-16 ناردۆتە گەڵ هاوپەیمانەتی ناتۆ لە قوبرس لەگەڵ سیستەمی بەرگری قسەکە لەسەرەوەیە تورکیا لەو منتقەیە لەو منتقەی دەریای ناوەڕاست کێشەی زۆری هەیە بە تایبەتی لەگەڵ یۆنانیەکان و قوبروسیەکان چەند کێشە یەکێکیانەوەی کە لە ساڵی 1970 قوبروسی داگیر کردووە و تەنها خۆی لە ساڵی 1983 بە ڕسمی ڕایگەیاندوو کە ئەوە سەربەخۆی و سەربەخۆیە جگەلەوە وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەتراف بە سەربەخۆیی باکووری قوبروس ناکەن و پێیان وایە بێ بگەڕێتەوە سەر قوبروسی دایک کە بە تایبەتی یۆنان پشتیوانی لێکە ئێستا ترسی لەوە هەیە کە ئەو ئاڵوگۆڕانە ڕووبدا
ومثلا قبرس لە دەستی دەربێنن و لە هەمان کاتە لە ئاوەکانی دەریای سپی ناوەڕاست لە ماوەی یەک دوو مانگی ڕابردوو و ئیسرائیل هاوپەیمانێتێکی لەگەڵ قوبرس و یۆنان پێکێناوە بۆ احتیواکردنی تورکیا بە تایبەتی لە غازەکان و سەرچاوی وزە لەو منتقەیە لەمە ترسی زۆرترەکە یعنی تورکیا زۆر نیگەرانە لەو هەژمون و هەیمەنە و ڕووداوانەی کە ئیسرائیل لە منتقەکە جێبەجێیەکە چونکە پێی وایە ئیسرائیل مەترسیە لە ڕێگای پرۆژەی داوت لە ڕێگای ئەو هاوپەیمانێتیانەوە و لە هەمان کاتە دوو دیقەت بە ئیسرائیل زۆر جددیە لە هەڕەشەکانی بۆ سەر تورکیا مثلەن هەر لە دەریای سپی ناوەڕاست نەوەستاوە بۆ بەڵکو کاتێکە تورکیا ئەچێتە سۆماڵ 2,000 هێزی تورکیا نێرێ بۆ ڕاهێنانی هێزەکانی سۆماڵ ئیسرائیل خێرا ئەچێتە سنوورەکانی لە سۆمالیلاند و ئەترافی پێیەکە لەگەڵ ئیمارات باشە لە یەمەن کاتێکە ئەبینێ تورکەکان بە جۆرە لە جۆرەکان دەخالەتیان هەیە ئەوە چێ لەگەڵ ئیماراتیەکان لە حەزرمەوت و ناوچەکانی باشوور بۆی کە جارێککە سربەخۆی دەخالت دەکات لە لیبیا بە هەمان شێوە پشتیوانی لەو لایەناناکە کرد یعنی کێشەی نێوان ئەنقەرە و تەل ئەڤیب هێندە ئاڵۆزە لە منتقەکەیە تورکیا دووسێ نیگەرانی گرنگی یەکیان لە کورد بە تایبەتی لەو ئاڵگۆڕانی ڕۆژهەڵات دووهەم لە ئیسرائیل سێهەم لە مەترسیەکانی لەسەر قوبرس بۆیە تورکیا بە ناچاری هاتۆتە ناو ئەم هاوپەیمانیەوە بە نظری من فشاری تورکیاشی لەسرە زۆر باشە زۆر سپاس ئەمریکاشی لەسرە بەڵێ بەڕێز ئەنوەر بازگر شارەزای کاروباری ئێران و شارەزای سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس.